ئەزیزان لە تەوەر گفتوەکانمان بەردەوام بین باس لە ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین لە پرسی پێکەنانی حکوومەت و ئەو چەق بەستووی کە لە ئێستادا لە عراقدا هەیە. سەرۆک باڵ جەلال تاالبانی لەگەڵ چوارچێوەی هەمانگی واروەها پەیمانی عەزم و واروەها بزوتنەوەی بابیلۆن کۆبەوە بۆ ئیگا گفتوگۆ بکەن سەبارەت بە پێکێنانی حکوومەت. ئێمە لەسەر ئەم بابەتە دەوەستین بە میوانداری ڕابعە حەمەد لێپرساوی مەڵبەندی یەکێتی لە بەغداد گفتوگۆ و باس لە گرنگی ئەم کۆبوونەوانە دەکەین. خاتو ڕابعە سڵاوت لێبێ نیۆڕۆ باش سپاسکە میوانی کورسات نیوزی. ئاگادارین کە ماڵی مام لە بەغداد بووە ناوەندی هێورکردنەوەی دۆخە چەق بەستوویەکی کە لە بەغداد هەیە و هاوکات لەگەڵەوەشدا بۆتە ناوەندێک بۆ کۆکردنەوەی لایەنە سیاسەکان. دەمێ بزانم ئەنجامی ئەم کۆبوونەوانە بەکوێ دەکات و خوێندنەوەی جەنابەت چییە؟ بەڵێ ئەم کاتە باش خۆی ماڵی مام جەلال لە بەغدا مێژوێکی هەیە و ئەو ماڵە یەکەم جار نییە کە لایەنە سیاسی عراقیەکان بۆ گفتوگۆکردن لەسەر بارودۆخی سیاسی عراق و ئیدارەدانی عراق گفتوگۆ بکەن. ئەمە مێژوێکی هەیە کە لە سەرەتای ڕوخانی ڕژێمی بەعەز بە سەرۆکایەتی شکۆی نەتەوەیەک مام جەلال لەو ماڵە دەیان جار و سەدان جار لایەنە سیاسەکان کۆبوونەتەوە گەیشتینە تا ئەنجامێک و لە کۆتاییدا بە ئەنجامی باش لە پێناو بەرژەوەندی گەلانی عراق تێدا دەرچوون و ئێستاش ئەمە دووبارە دەبێتەوە و یەکێتی نیشتیمانی کوردستان بەگشتی و بە تایبەتی سەرۆک بافڵ تاالبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لەسەر ڕێبازەکەی مام جەلال ئەمڕۆڵە دەبینێ بۆ کۆکردنەوەی لایەنە سیاسی عراقیەکان دوای ئەوەی لە چەند مانجی ڕابردوودا بە دۆخێکی خراپی سیاسی تێپەڕی و گەیشتبوونەتە چەقبەستوویی سیاسی. بەڵام ئێستا لە دوای کشانەوەی ڕەوتی سەدەر لە پەرلەمانی عراق و پڕکردنەوەی شوێنەکانیان لەلایەن پەرلەمانتاری تر کە زیاتر بەرەی چوارچێوەی هەماهەنگی شوێنەکانیان پڕکردەوە کۆبوونەوەکان و گفتوگۆکان لەسەر پێکەنانی حکوومەتی داهاتووی عراق دەستی پێکردەوە کۆبوونەوەکان چڕ بۆتەوە و ئەم کۆبوونەوەی کە دوێنێش بە سەرۆکایەتی سەرۆک بافڵ لە ماڵی مام جەلال ئەنجام درا لەگەڵ سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی و هەروەها بێلایەنەکان و بزوتنەوەی بابیلۆن لە پێناو پێکەنانی و پەلەکردن لە پێکەنانی حکوومەتی داهاتوو و حکوومەتێکی تەوافقی خزمەتگوزار لە پێناو بەرژەوەندی گەلانی عێراق و هەروەها لە ناو بەرنامەی کاری ئەم حکوومەتە جگە لە خزمەتگوزاری و ئارامی و ئەمنی و جێگیرکردنی بارودۆخی ئابووری عێراق بەڵکو جێبەجێکردنی داواڕەواکانی گەلی کوردستان و ئەم کۆبوونەوە چوارچێوەی دەستوری عێراقا مافەڕەواکانی گەلی کوردستان دەستەبەر بکە. باش خاتو ڕابعە ئەم کۆبوونەوانە دەتوانێت کێشەکە و ئەو گرفتانی کە هێستا هەیە چارەسەری بکات بۆی لە دواتردا حکوومەتی نوێی عێراق پێک بهێنرێ؟ بەڵێ ناتوانین برێن هەر کۆبوونەوەیەک بە تەواوی کێشەکان چارەسەر دەکا، بەڵام ئەمە هەنگاوێکە بۆرە و چارەسەرکردن واتە گفتوگۆکردن و کۆبوونەوە لەسەر بابەتێک لە کاتی بوونی کێشاوە بە تایبەتی لە ڕابردوودا کە گەیشت بە دۆخی چەقبەستن. ئەمە کرانەوەیەکە بەڕووی گفتوگۆدا و گفتوگۆش کراوە لەسەر ئەوەی کە لەگەڵ سەرجەم لایەنە سیاسیەکان گفتوگۆ بکرێت بۆ بەشداری پێکردنیان لە حکوومەتی داهاتوو، چونکە لە سەرەتادا بەرەی چوارچێوەی هەماهەنگی و یەکێتی نیشتیمانی کوردستانیش داوای پێکەنانی حکوومەتی تەوافقی نیشتیمانیان کردبوو و حکوومەتێکی خزمەتگوزار لە پێناو بەرژەوەندی گشتی و هیچ لایەنێک فرامۆش نەکرێ و خەتی سوور لەسەر هیچ لایەنێک دانەندرێ و ئەوەی کە پێشتر بەرەی سەدری و هاوپەیمانانی داوایان دەکرد کە حکوومەتی زۆرینە و دانانی خەتی سوور لەسەر هەندێک کەسایەتی ئەمە سەرکەوتوو نەبوو، بەڵکو بۆ دۆخی سیاسی عێراق ئەوە ناتوانێت سەرکەوتوو بێ و لە پێناو بەرژەوەندی گشتی عێراقدانیە، بەڵکو حکوومەتێکی بنکە فراوانی تەوافقی نیشتیمانی لە پێناو بەرژەوەندی گەلانی عێراقدایە. بۆیە ئێستا دەبینن یەکێتی نیشتیمانی کوردستان کە هەمیشە هەڵگری ئەو پەیامە بووە، هەمیشە ڕۆڵی نیشتیمان پەروەری بینی و چ لە کوردستان چ لە عێراقیشە، کەواتە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان لەم دۆخە تەنها جێی ئومێدی گەلانی کوردستان نییە، بەڵکو جێی ئومێدی گەلانی عێراقیشە
بۆ ئەوی بتوانێت ڕێگە چارەیەک بدۆزێتەوە بۆ چارەسەرکردنی کێشەکان و لایەنە سیاسیەکان کۆ بکاتەوە لەسەر مێزی گفتوگۆ بۆ ئەوی بگەنە ئەنجامێکی کۆتایی و ئەنجامەکەش لە پێناو بەرژەوەندی گشتی گەلانی عێراق بێ و بتوانن ئەم حکوومەتە چونکە عێراق دەبینی بە دۆخێکی سەختی سیاسی ئابووری ئەمنی تێدەپەڕێ و ڕۆژانە هەرێمی کوردستان لەژێر مەترسیدایە و بە تایبەتی شارەکانی عێراق لە دۆخێکی خراپی خزمەتگوزاریدایە ئەمە پێویستە حکوومەت بە زووترین کات پێک بهێنرێ و بەرنامەی کارەکەشی لە پێناو پێشکەشکردنی خزمەتگوزاری زیاتر بی و جێگیرکردنی باری ئابووری عێراق و چارەسەرکردنی کێشە و داواکاریەکانی هاوڵاتیان بێ. خاتۆ ڕابێحە لەپاڵ ئەو خاڵانی کە لە کۆبوونەوەکاندا باس دەکرێت بۆ پێکێنانی حکوومەتی نوێ عێراق پرسی سەر و کۆماریش کێکە لەو خاڵە گرنگەکان کە لایەنە سیاسەکانی عێراق باس سێواکەن کورد پێویست دەکات پرسی سەر و کۆماریەک لای بکاتەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن هەوڵیداوە ئەم پرسیە خۆتەوڵەکانی خۆی کۆ بکاتەوە بۆ چارەسەرکردنی ئەم دۆخەیە خۆ ئەم پرسی کە هاتوۆتە بەردەمی. تا ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان کاندیدی هەیە بۆ سەر و کۆمار و کاندیدەکەی دیارە بەڕێز دکتۆر بەرهەم ساڵحە و لایەنە سیاسیەکان هەوڵ دەدەن و داوا دەکەن زیاتر کە کورد ڕێکەوێ بە یەک کاندید بچێتە ناو پەرلەمانی عێراق و خۆی وا باشیشە و یەکێتیش هەمیشە هەنگاوی بۆ ئاراستە ناوە کە نێو ماڵی کورد ڕێک بخاتەوە و زۆر جاریش لە زۆر بەرژەوەندی خۆی خۆش بووە لە پێناو بەرژەوەندی گشتی بۆ ئەوەی کورد یەک بەرنامەی هەبێ لە ناو حکوومەتی عێراقیشەوە بۆ بەشداریکردن لە حکوومەتی عێراقا بەڵام لە ڕووی کاندیدی سەر و کۆمار ئەوە پشتی کوردە لە ناو کوردیشا پشتی یەکێتی نیشتیمانی کوردستانە و پێویستە هەر لایەنێک کە تێبینی هەبێ لەسەر کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاشکاوانە ئەو قسە بکە و تێبینیەکانی چییە بۆ ئەوەی داوا لە یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن نەک لە ڕاگەیاندنم لەوێ یاخود کاندید بێنێ ئەگەر لە کۆتایی ڕێک نەکەتن لەسەر کاندید ئەوە سیناریۆی 2018 دووبارە دەبێتەوە و هەریەکە کاندیدی خۆی دەبێ و بە دەنگ لە ناو ئەنجومەن نوێنەرانی عێراقا کاندیدەکان یەکلای دەکرێتەوە بەڵام خۆی بە دیدی ئێمەوە باشترە کە گەلی کورد و لایەنە سیاسی کوردستانیەکان یەک بەرنمەیان هەبێ یەک بەرنامە و یەک داواکاری کە هەمویان لە یەک پاکێج پێشکەش بە حکوومەتی داهاتوی عێراق بکرێ بۆ ئەوەی بەهێزەوە ئێمە بتوانین بەشداری لەو حکوومەتە بکەین و داوا ڕەواکانی گەلی کوردستان و هەرێمی کوردستان لە ناو بەرنامەی کاری حکوومەتە و لە چوارچێوی دەستوری عێراقا جێ بکرێتەوە بتوانین دۆخ و ژیانی گەلانی هەرێمی کوردستان بەرەو کەنارێکی ئارام ببین و هەروها ناوچە جێناکۆکەکانیش کە زۆر لە عەقلیەتە شۆڤینیەکان تا ئێستا بە بڕیارەکانی مەجلیسی قیادەی سەورە ملک و ماڵی هاوڵاتیانی کورد داگیر دەکەن خاک و پشت و کاڵیان لێ داگیر دەکەن کە پێویستە ئەوانەش ڕێگە چارەیان بۆ دەزێرێتەوە کۆتایی بەو دەستدرێژیانە بێنێ و کۆتایی بەو موشکباران و فڕۆکەی بێفڕۆکەوان کە لە ڕۆژانە لەسەر هەرێمی کوردستان دەسوڕێتەوە ژیان و گیانی هاوڵاتیانی کوردستان دەخاتە ژێر مەترسی دەبێت کۆتایی بەوانە بێ کە ئەوە زیاتر دەسەڵاتی سیادی عێراقە و دەسەڵاتی حکوومەتی ئیتیحادیە پێویستە ئەمانە هەموو مەرجی سەرەکی پاکێجی کوردستان بێواخود لایەنە سیاسەکانی کوردستان بێ لە پێکاتینی حکوومەتی داهاتوو ناکرێت بەرژەوەندێت تایبەتەکان بخرێتە پێش بەرژەوەندی گشتی گەلی کوردستان پێویستە حیزبەکان تەنازل بکەن لە بەرژەوەندە تایبەتەکان بەڵکو بێنە سەرمێزی گفتوگۆ دانیشن هەموو لایەنە سیاسەکان بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بۆ گفتوگۆکردن لەسەر بەرنامەی بەشداریکردنمان لە حکوومەتی داهاتووی عێراقا بۆ ئەوی بتوانین بەهێزەوە پێداگری بکەین لەسەر مافەڕەواکانی گەلی کوردستان. بەڵێ زۆر سپاس بۆ ڕابێحە حەمەد لێ پرساوی مەڵبەندی کێتی لە بەختە سپاس کە ڕاستەخۆمیانی کورسات نیوزبی سپاس بۆ تەواوی زانیاریەکانت.